گەیشتنی هێزە ئاسایشیەکانی عێراق بۆ مزگەوتی نووری لە ڕۆژاوای مووسڵ کە هەفتەی ڕابردوو داعش تەقاندیەوە دەشێت زەبرێکی کەمەرشکێن بێ بۆ تێرۆریستان، بەڵام هێشتاش ناگوترێت کۆتایی قۆناغی لە ناوبردنی داعشە. پاش ئازادکردنی مووسڵ دواتری شاری ڕەقا لەم شەڕەی دژی تیرۆریزمدا ئەرچی ئێمە شکست پێهێنانی لەشکریانەی داعشە لە عێراق و لە سووریاشدا. هێشتا داعش چەکدار و مۆڵگەشی هەیە لە هەردوو وڵاتەکەدا. بەڕاستیش کاتێکی دیاریکراومان نییە تا بگوترێت کەی شکستی تەواوەتی بە داعش دەهێنرێت. ئێمە بەردەوام دەبین لەوەی کە تا ئێستا کردومانە و شەڕەکە بە نەهێشتنی مۆڵگەکانی داعش لە تکریت و فەلوجە و ڕوومادی و شوێنەکانی تر کۆتایی پێدێت. ئامانجی ئەو هێرشانەی ڕۆژی پێنجشەممەی هێزە سەربازیەکانی عێراق هەر تەنها ئەو ناوچەیە نییە کە مزگەوتی نووری و منارەکەی حەدبای لێیە. نانا پێشڕەوەکانمان بەردەوام دەبن بەلای ڕاست و چەپی مزگەوتی ئەلنووریدا. هەر تەنها کۆنتڕۆڵکردنی مزگەوتەکە گرنگ نییە. بەرپرسیارەتێکمان هەیە لەم ناوچەیە و دەبێت پاک بکرێتەوە لێرەوە تا لای ڕووبارەکە. سەرکردە لەشکریەکان نکوڕی ناکەنەوەی داعش بەرەنگاری هێرشەکان بۆتەوە. دەڵێن کۆمەکە لەشکریەکانی هاوپەیمانان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە درێژە پێدانی پێشڕەویەکاندا. هێزی دژە تیرۆر بە چەند ئاراستەیەکدا ئەرکی خۆی بەجێ دەگەێنێت. پاژەوەی شەقامی فەروخمان تێپەڕان بەردەوام بووین لە پێشڕەویدا. داعش لێرە و لەوێدا هەندێک بەرەنگاری هەبوو، بەڵام هێزە پیادەکانمان توانیان لە ناویان برن و فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان و هی لەشکری عێراقیش یارمەتیدەرێکی گەورەمان بوون. بۆ عێراقیەکان گرنگ بۆ بگەنە مزگەوتی نووری و لەوێەوە سەرکەوتنی خۆیان بەسەر داعشدا ڕابگەێنن. مزگەوتەکە گرینگە، یەکەم چونکە مزگەوتێکی مێژوویە و بەهایەکی تایبەتی هەیە لای موسڵاویەکان. دوو هەمیش ئەوەیە چونکە تیرۆریست ئەبوو بەکر البەغدادی لەو مزگەوتە دەوڵەتی خرافەتی ڕاگەیاند و ئەم سەرکەوتنەش مایەی خۆشحاڵی تەواوی هێزەکانمانە. تەقەکردنی سێرەگرانی داعش، بۆمبەچێنراوەکان لە ناو داروپەردووی باڵەخانە و خانوە ڕووخاوەکاندا و تۆپباران و هێرشی خومپارەیی و ئەگەری هێرشی خۆکوژی و چەندان کۆسپی نەبوونە تەمایی ڕێگەگرتن لە دەستە و تاقمە فریاگوزاریەکان و گەڕان بە شوێن تەرمی ئەو خەڵکە سڤیلیەی لە شەڕە قورسەکانی ئەم هەفتەی ڕابردوودا کوژراون. لە زۆر شوێنی عێراقدا ئیشمان کردووە لە فەلوجە ڕوومادی سەلاحەدین، بەڵام هیچ شوێنێک تا ئێستا وەک ڕۆژئاوای مووسڵدا ڕەوشێکی خراپدا نەبووە. وێرانبوونێکی لەم شێوەمان نەبینیوە و هێندەی ئێرەش خەڵکی سیڤیل نەکوژراون. بە دڵنیاییەوە زۆر زیاتریشە چونکە تا ئێستا لە 150 شارەکەمان تەواو کردووە. لەگەڵ بەردەوامی شەڕەکاندا دانیشتوانیش بە هەر ڕێگەیەکی پڕمەترسی بووایە خۆیان دەگەیاندە هێزە ئاسایشیەکانی عێراق تا بنێرێنە ئۆردوگاکانی ئاوارەکان و ژیانیان پارێزراو بێت. ئێمە لە شەقامی فاروق بووین. ڕەوشەکە زۆر خراپە، نەنان هەیە نە ئاو، بەردەوام تۆباران و شەڕەتەقەیە. زۆر خێزانی تریژ ماون، بە سەدان خێزانن کەرەساتە نەنان هەیە نە ئاو. لە 3 ساڵی ڕابردوودا پاشەوەی داعش دەستی کرد بەسەر یەک لە سەرچەی عێراقدا و مووسڵی کرد بە پایتەختی ویلایەتی دەوڵەتە خلافەتیەکەی بێ لە ئەزمموی وێرانکردن و دارمان و چەتەیی و خوێنڕشتن و گرتن و ئەشکەنجەدان نەیتوانی هیچ ئەزممونێکی تری بەڕێوەبردننی هەبێت و هەر هەموو ئەو تاوانانەشی بە پاساوی جێبەجێکردنی یاساکانی شەریعەتی ئیسلامی دەکات.